کرنگیان ئەو شعرەی کە باوکت فەرموویەتی بە زرێبارە داستانەکەی بێژە و شعرەکەمان بۆ بخوێنەوە. ئینشەڵا منیش بە کۆمەکی خوا هەر چۆن کە باوکم فەرموویەتی و ئەم زرێبارە شاری فەیلەقوز بووە و قەڵای گەوریگردی دەری و ئەم کونە دێوکانی سانانە و ئاسار و نەخشە و نگاری زۆرە و بۆ هەموو کەسیش معلوم بووە. هەر زوو ئەیان و ساڵێ بەو ئەیام زرێبار شار بوو 1200 منار بوو. ئەم دەروێشە وای ئەگێڕنەوە کە لە هەورامانە هاتووە خۆی و ژنێک و کەرێ لە دەرەکێ و دەمەوێ هاتووە وارد بەم شارە بووە شاری پەیلەقوز بووە و پاشاکەشی ناوی سەمەن سوعرا بووە. ئەمە بۆ گشتی ڕوونەوە هەتا مەڵاو بەکریش چۆر مەشهور بە سەلەفی چۆڕ و کتێبی ملوانکەی شین باسی کردووە کە باوکیشم بە شعر دایناوە چووە بەتانیا کە هەچەند باوکم سەوادی نەبووە وەلێ حەکایەتەکەی گشتی کردەوە بە شعر. ئیسەیش ئەمەش تەقدیم بە ئەم برادەرانەوە ئەم شێخە محتەرەمانەیەکەین ئیشەڵا بمێنێتەوە بۆ یادگاری ئەمە شاری باوکمە. کەس ئەم شیعریە دانەناوە نەشی توانێ من لە ئیزگای شنەیشا و لە رادیۆی مستەنەدیشا خوێندوومەتەوە بڵاویەکەن و ئیسە حەکایەتەکەی هەر بەو شێوەی شیعر باوکمە ئیگێڕنەوە. وەلێ تکام هەیە لە ئەو کەسانە کە شاعرن و کۆلکە شاعرن وەک من شیعر یەکتری نەدزن و بەناو خۆیانەوە بڵاویکەنەوە. ئەمە خایانەتە. بسم الله الرحمن الرحیم. ناوی وەتەن خۆت وا بردە دەفتەر تاریف منیش کە تەواو بە یەکسەر لە خاو میراوە تا دەروەندزڵی ئەیزن بە شەما هەتاک و تفڵی دیسان گەڕێتۆ تا پردیگاران دەروگەی بانە هەتا هەنجیران ئەمانە ئەتراف شاری من بووە ئیسەکەوەها دەبەی ناشووە چوار دەرگای عەبور خەتی شارە و شار حکمی پادشای تەختی زرێبار تاریخت نییە تەماشای بکەم بەڕووی تاریفت بدەم وەهام بیستووە سەمەن سوعرایە ئیتر نازانم ئاخوم وهایە ئەی گێڕنەوە بەناو شارەنووس بەعسیشی ئەکەن بە شار فەیلەقوس پاشایە وا بووم من بۆ زڵم و زۆر هەتا ئەم کێشا بەر بەمەل و مۆر من گوێم نەئەدا بەدا و هاوار میوان مەکێشا ژێ سوخرە و بێگار ڕۆژێک لە ڕۆژان بۆ نەرامەتی دەروێشێکی شڕ سەر و پاپەتی ژنێک و کەرێ بوو مایەی ماڵی مایەی زیندەگی و ژیان و ئەحواڵی ژن بۆ ماڵداری کەر بۆ سواری ئێمە کە هاتین گەین بە شاری هەرسیانمانیان برد بۆ ژێر بێگاری ئێمە بە کۆڵ و کەریش بەباری نەما پێسی پا هیندەس و پشتم هەم ئارەق و خوێن ئەتکا لە مشتم هاوارم ئەکرد تۆ خودای مەعبوو دووسکی پڕم وەعا لە بەنچوو کەم زڵم بکەن بە وێنەی نەمرو نۆ ڕۆژی تەواو لە ژێر قارا بووم لە ناوی دەسەیستەم کارا بووم من خۆم دزیۆ بە چاری ناچار چوون بۆ لای پاشا بۆ دا و هاوار وتم بۆ خاتر ماڵ و منداڵت قەت تەنگی نەیە بەڕووی ئەحواڵت وتی بۆ دەروێش چیت لە قۆماوە غەزنەت گوم بووە ماڵت سوتاوە وتی گەر غەزنەدار بووم منیش وەکو تۆ پاشای شارە بووم ئەمگر کەش و کۆ نائادڵ ئەبووم منیش وەکو تۆ وتی ئەی دەروێش تۆ بەڕووی ڕاستی من کە پادشام بۆچی نامناسی بەڵێ ئەدناسم کە تۆ پادشایی بێخۆب لە خوا نزیک بە قەزای وتی ئەی دەروێش بۆچی ناڕەزایی ڕاستم پێ بێژە جەرەیانی خۆت وتی پێم عەیبە بەیانی کەم بۆت چیم بەسەراتێ بە دەسووری خۆت نەخشەی خوایی تۆ لە بین بەردەن خەیاڵ و دوورە لە حەسا مەردەن ئەمجا کەزانی بەعسی لە چییە هاتیۆ بە پڕی ئیسە خاڵیە وتی ئەی دەروێش داوت ناپرسم معلومت لێبێ لە تۆ ناترسم تەواو شارەکەت بۆ کۆ ئەکەمۆ خەفەتی نەبێ بۆت پڕەکەمۆ دەروێش کەزانی ئەمە جواویە کێشانەی زڵمی کە لە دواییە سوێنی خوارد دەروێش بە چەرخی فەڵەک وا پیرارەکەم ئەڕۆمە کەڵک تەختی تەڵوێڵم ئەنێمە سەر خاک شکایەت ئەدەم بە دەرگای بێباک من هاوارەکەم واحد القەهار تەختی بێ بە ئاو شار و چێتە خوار بە هەر ئەتک بی لە ڕووی ڕۆزگار دوعای قبول بوو دەروێشی بێعەیب مەعموری بۆ هات لە دەروەرزەی غەیب
وتی سەرم دانابم قەل لە ڕووی زەوی تا معلوم نەبێ قووەی معنەوی مەعموریەتی ئاو دای لە تەوێڵی وتی ئەی دەروێش بۆچی بەخێڵی شکایەت کرد دەروێش زوو بە زوو بۆستم کارێ شارێ لە بەنچوو دەروێش دوای ئەمە زۆر بەدەسوو برد دوعای بۆ ئەمەڵ کاری خۆی ئەکرد وەهام نەزانی کە من وەها بم لە کەلیمەی غەیب دارای نگابم تەڵەبت لێکەم قبوڵی بکەی تەشەری زوڵم بەسەرما بدەی دوایی تۆ هانی تایفەی زوڵمانی شەلاخی قەهرت کێشا لەبانی ئەم جاپاڕیامۆ خۆشم نەمێنم نەوەک شارێتر من بڕوخێنم لێرا هەرسیانمان خەڵوەتی خاک بین نەوەک زڵمانی بە دەرد هیلاک بین وەک قەرەوڵ شار هەروە بمێنین با ذکری ئەڵا بە زوان خوێنین عالەم بزانێ کە من دەروێشم خوداشناس و تەنزڵم کێشم ناوم بمێنێ لەم دەوروبانە من بوومە باعیس ئەم شارستانە کەسێ بیەوێ کە زڵم بدا چاوی کەو بە من تۆبەیە بکە حکمی سلێمان ئەسکەنەر نەما هیچ کەس بە دنیا نەبێ خاوتەما وتی بۆچی لەمەوبەرت ناود نەبردم بمکەی بە کتێب داستانی مردم وەک تۆ تەفرەقەی چەرخی گەردوونی منیش پەکم کەو لەبەر نەبوونی باوکم شاعرە خۆشم خۆنەوار ڕەواجی قسەم بڕوا شارە و شار عاقڵی زەمان دەیکۆڵێتەوە لوتی بەدکاران بسڵێتەوە حەسابی کۆنت نەما بەڕاستی ئیسە بەحری تو هێلانەی ماسی ئیسە کەوەها پڕجانەوەرم نەماوە ئاسار سپاوکیشوەرم نەما منارە لەگەل دیوارم لە جێی منارە زەد و زیوارم 300 منارەی تەڵاڕێزم بوو 1000 باخسەمەر قۆخ و گۆزم بوو باخی هەڵوژە قەیسی لەگەل مێ و بەیلێکی شۆڕ بووم بۆ جێی جن و دێو 1000 ساڵ تەواو هەر بیابان بووم بێ ناو نیشان بێ ئیمتیحان بووم لە دوای 1000 ساڵ باشاک بزانی کەم کەم بوومەوە بە ئاوەدانی ئێستا شارسانم باشاک بزانی شاری مەریوان سەیرانگای کەڵک بوومەوە بە چەرخی فەڵەک باسی ئەم شارە بۆم تەواو نابێ مەگەر بە کتێب یا بە حەسابێ دەروێش ئەوەسە بە دڵ دەروێش بێ نەک لە ئاخرەت خەجاڵەت کێش بێ باقی وەسەلام بە شێوەی جوانی شاعر تەنکەریم کاریسانانی ئەی دەمە خۆش بێ